آله وصحبه أجمعين. بینەران و بیسەرانی کەناڵی ئامۆژگاری خۆشحاڵ بووم جارێکی تر بە ئێوەی بەڕێز شاد بم لە بەرنامەیەکی نوێ لە بەرنامەی شەریعەت ناسین. ئایا مانای وەرەسە یاخود میرات لە زمانەوانی لە شەرعدا چییە؟ ئایا پایەکانی میرات لە چی پێک دێت یاخود چەند پایەیە؟ هۆکاری میرات و دابەشکردنی چۆنە؟ زۆر جار کەسانی مولحید دەڵێن ئاینی پیرۆزی ئیسلام زوڵم و ستەمی لە کچ کردووە. ئەم پرسیارانە و کۆمەڵی پرسیاری تر ئامادە کراوە. بانگێشی مامۆستایەکی بەڕێزمان کردووە، ئەویش مامۆستا جاسمە بۆ وەڵامدانەوەی. مامۆستا بەخێر بێ. بارك الله فيك وسلامتك يا أخ. مامۆستا وەرەسە لە زمانەوانی و لە شەرعدا وەتە لە ئەصطلاحی شەرعی چییە؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. سرتا في خوش حاضن بهاتن بو استوديو ئامۆژگاری سپاسانەکەم و چاداوەکەم لەخوای گەورە بەرەکەت دار بێ ئینشەڵڵا ناشتەمان سودمەت بەخش بێ بۆ موسڵمانان و بۆ غێری خۆمانیش ئینشاءالله تعالى. لە زمانەوانیدا میراث بەوە دێت کە شتێک بمێنێتەوە یان جێ بمێنێت لە دوای مردوو. لە زمانەوانیدا وا هاتووە ئەلبەقا ئەو ماڵەیە ئەو شتەیە کەوا جێ ئەمێنێت، شتێکە کە جێ ئەمێنێت لە دوای مردوو. و لە شەرعدا ئەو ماڵ و سەرەت و سامانەیە کە دوای مردوو جێ ئەمێنێت و بۆ میراتگرەکانی بەشە ماڵێکە سەرەت و سامانێکە لە دوای ئەو مردوو جێ ئەمێنێت و دابەشێک لەسەر کەس و کاری و ئەو کەسانی کەوا نزیکی ئەو مردووەن بۆی کەوا سوودبەند بن لەو ماڵی کەوا جێ ماوە بۆ کەس و کاری مردووەکە. بەس ماڵ و سامانە یاخود حقوق و شتی لەگەڵایە؟ ئەو حقوقش کە باس کراوە لە پێناسەکەدا هاتووە کۆمەڵی حقوق هەیە، مەسەڵەن ئەو کەسەکە وەفاتی کردووە کە مردووە بۆی کەوا حەقەکان کە جێ ماوە چی حەقی خوای گەورەیە وەچی حەقی موسڵمانانە ئەبێ جێبەجێ بکرێت بۆکو پێویست کە لە شەرعدا هاتبێت دوای ئەو مردووە ئەبێ ئەوانەش جێبەجێ بکرێت و وەکو خۆی. بارەک الله فیک. باشە مامۆستا، پایەکانی میرات لە چی پێک دێت یاخود چەند پایەیە؟ پایەکانی میراث ئەوەی کە هاتبێت لە کتێبی فەرائیضدا لە قسەی وتەی زانایان ڕەحمەتی خۆیان لێبێت سێ ئیجماعی لەسەرە کەوا سێ پایەن. ئەو سێ پایە ئەگەر هاتوو یەک دانەیەکی لێ کەم بێتەوە ئەوە پێک نایەت و نابێتە میراث و جێبەجێ ناکرێت. یەکەم لەوانە یەکەم پایە ئەلوارث، ئەو کەسەی کەوا کە جێ ئەمێنێت یاخود ئەو کەس و کارەی مردووەکەن ئەبێ ئەوان هەبێتن، ئەوان نەبن نابێت. و هەروەها پایەی دووەم الموەرث، موەرث ئەو کەسێک کە وەفاتی کردووە، وارث ئەوەی کەوا ماڵەکەی بۆ جێماوە بۆی تەحویلە بێتەوە، ئەم وارثە. موەرث ئەو کەسێک کە مردووەکەیە خاوەندی قەزێکەیە. وەسێم المەوروث، ئەبێ ماڵی هەبێت شتی بەجێماوە، شتی بەجێ هێشتی بە دوای خۆی. ئەنجا ئەوە پێک دێت. ئەگەر هاتوو لەم سێ پایە یەک پایەکی کەم بێت ئەوە ئەو میراتە جێبەجێ نابێت و نانێت ئەوە میرات. بەڵێ مامۆستا، هۆکاری میرات چییە؟ هۆکاری میراث ئەوەیە یەکەم ئەبێ ئەو کەسەی کە بەری ئەکەوێت و کە سەبەبە بۆی کەوا میراتی بەرکەوێت یەکەم ئەبێ النەسەب، دووەم الوەلا، لە سێمدا نەسەب و وەلا و قەرابە. ئەمە قەرابە و نەسەب یەک دێت، بەڵام وەلا ئەو کەسەیەکەوە تۆ ئەو مردووە حەقی بەسەریە هەیە، ئەو کەسەی کەوا ینی کاتی خۆی عەبد بۆ وەلات تو ئازادت کردووە نیعمەتت بەسەریە هەیە، فەزڵ بەسەریە هەیە، میراتی بەرەکەوێ. النکاح والولاء والنسب. نسب ئەوەیە ئەمسەم بۆ نمونە کەسی ئێمە جارەوە هەیە کاتێ ئەلین نەسەب یان وەلا یان نکاح، ئایا هەر کەسێک ئافرەتێکی خواست لە پاشاندا لای نەما یان تەلاقیدا یەکسەر بەری ئەکەوێ؟ نەخێر. نکاح و وەلا و نەسەب ئەم سێشتا ڕوونکردنی گەلەکە.
نەسەب ئەوە نییە کە هەر کەسێک خزمی ئەو مردۆ بوو بەریکەوێت. چۆن مەسەلەن بۆ نمونە کەسێک خاڵەوزایەتی میمزایەتی ڕاستە خزمەتیان هەیە لەگەڵیە بەڵام بەری ناکەوێ. نەسەب بەوە دێکەوە کەسێ یەکەم شت کە بەری ئەکەوێ فەرعی وارثە، کوڕ و کچی ئەو مردووە، باوک و باپیری ئەو مردووە. لە پاشاندا ئەگەر ئەم دوو جۆرە نەبوو ئەنجا حەواشی ئێمە ئوسوڵمان هەیە، فروعمان هەیە، حەواشیمان هەیە. فروع کوڕ و کوڕەزایە، ئوسوڵ باو باپیرانە، حەواشی خوشک و برایە. ئەگەر هاتوو فەرعی وارث هەبوو ئەو کاتە برا و خوشک ناتێ پێشەوە بەریان ناکەوێ. ئوسوڵش باو باپیرانە، ئەگە باوک نەبوو باپیرە، باپیری باپیرە، باوکی باپیرە، هەتا بڕە وئین عەلا ئەو شتیان وئین نەزەل، هەتا بڕە کوڕ و کوڕەزا بێت ئەوە بەریان نەکەوێت و بەڵێ. باشە دابەشکردنی چۆنە؟ دابەشکردنی میراث بە پێی شەریعەت و بە پێی قورئانی پیرۆز کە هاتبێت. ئێمە طبعاً ئەسحابی نصفمان هەیە، ئەسحابی ثلثانمان هەیە، وهروە ئەسحابی ڕوبعمان هەیە، ثمنمان هەیە، سودسمان هەیە. يعني فروضی مقدرە کە هاتووە لە قورئانی پیرۆز داهاتووە شەشن. یەکەم نصفە نیوە، دووەم ثلثانمان هەیە، سێیەم ثلثمان هەیە. ثلثان يعني ماڵەکە يعني دوو لەسەر سێ، دوو لەسەر سێ کات. وهروەها ثمنمان هەیە، هەشتە سەر یەک، وهروەها ڕوبعمان هەیە، سودسمانش هەیە، يعني شەشە سەر یەک، لە شەشا یەک. ئەمانە فروضی مقدرن لە کتابی خۆی داهاتووە، لە قورئانی پیرۆز داهاتووە، شەش جۆرە کەسن. بۆی ئەسحابی نصف یەکی لەوانە ئەگەر هاتوو کەسێک خێزانی وەفاتی کرد دوای خۆی ماڵ و پارەی هەیە، لەو کاتێ ئەگەر هاتووە ئەو ئافرەتە منداڵی نەبوو، فەرعی وارثی نەبوو، ئەگەر ئەو فەرعی وارثە چی لە خۆی بێ، ئەو مێردەی کە ماوەتەوە دوای ئافرەتەکە چی لە خۆی بێ، چی لە غێری خۆشی بێ، بەس بۆ من ئافرەتەکە شوێتی کرد بێت، ئەگەر لە پیاوێتش منداڵی هەبێت ئەو کاتە بەری ناکەوێت نیوەکە. زەوجمان هەیە، یعنی مێرد نیوەی بۆ هەیە. ئەوەی لە قورئان هاتووە شەش بەشە. بەڵێ ئەسحابی نصفمان هەیە سەرەتا کە باسی یەکەین، نیوە وەرەگرێت. یەکەم زەوجە، یعنی مێردە، مێردی ئەو مردووە ئافرەتەکەیە دوای خۆی ماڵی جێهێشتووە. و لە پاشاندا ئەگەر هاتوو کچێک بەتەنها بوو، کچێک بەتەنها بوو، معسیبی نەبوو لەگەڵیا، عنی کەسێ نەبوو، کەسێ معسیب کە برایەکی لەگەڵا نەبووە، ئەو کاتە نیوی بەرەکەوێت. وهروە خوشکی شەقیقا، یعنی دایک و باوکت مردووەکە فەرع وارثی نییە، خوشێکی جێ ماوە لە دایک باوکێتیا بەڵام برای نییە. و چوارەم شت، چوارەم ئەو خوشکەیکەوە لە باوکە، ئەو خوشکەیکەوە لە باوکە بە هەمان شێوە نییە. ئەمە کردی چەندێ ئەم چوار ئافرەتە لەگەڵ مێردەکەیە بۆ پێنج ئەسحابی نصف. یەکەم وتمان زەوج، یعنی مێرد، لە پاشاندا کچی کوڕ، ئەو شەکە تەنها بوو و فەرعی وارث نەبوو بۆ مردووەکە، و هەروەها خوشکی باوک و دایکی، و هەروەها خوشکی باوکیش. ئەمە ئەسحابی نصفی پێوترێت. ئەگەر کانتر ڕوونەکەینەوە ئەوە کاتێک گەرەکەی شتەوەی تەلا بتوانین باسیکەین یان ڕوونیکەینەوە ئەگەر پێت خۆشە بەرنامەکەمان مەبەست لە ئەوە بوو، یعنی بەچی شێوەیەک دابەشەکرێ وەکو وتت، یعنی ڕوبع و نصفە و ثمنە و سودسە و ثلثە و ثلثانە و ئەمە شانەیە کە باس کراوە لە قورئانە لەوێ بەشتری شەبێ. بەڵێ مامۆستا زۆر جار کەسانی مولحید دەڵێن ئاینی پیرۆزی ئیسلام کاتێ میراتی داناوە و دابەشەکرێ کچ زوڵمی لێ ئەکرێ، وەڵامتان چییە بۆ ئەم قسەیە؟ طبعا خۆی لە خۆیە ئەم قسەیە، عنی بەڕاستی وەلەو عنی نایرانی ئیسلام و دژمنانی ئیسلام وەکی لەوانە مولحیدەکانە کە بە شەو بە ڕۆژ دژایەتی ئیسلامەکەن تەدلیسات دێنەوە و لە خەڵکی تێکەدەن، خۆڵەکەن چاو هەڵکیە، بڵام وەڵاهی قسەکانیان هەموو خەڵک ئەزانێ ناڕاستە و دوورە لە ڕاستیەوە. بۆچی؟ لەبەر ئەوەی ئێمە ئاینی پیرۆزی ئیسلام قەت هیچ مافێکی پێشێن نەکردەوە، تایبەت مافی ئافرەت، لەبەرێکەوە ئافرەت یعنی بەشێکە لە ئەم کۆمەڵگایە. ئافرەت دایکمانە، ئافرەت خوشکمانە، ئافرەت کچمانە، ئافرەت خێزانمانە. خۆی سوبحانە وتەعالە کاتێ دەستورێک و یاسا و ڕێسایەکی داناوە ئەزانێت چی باشە بۆی، چی پێویستە بۆی،
بۆی سەدێکی جاری وهەیە ئەو ئافرەتی کەوا ئەتوانین بڵێن لە هەموو قۆناغێکدا تو وتت خوشکمانە دایکمانە کچمانە خێزانمانە لە هەر قۆناغێ لەو قۆناغانە بەشێکی دیاریکراوی هەیە جا لەوەکانی تر بەڵێ چۆن یەکێ لەوانە کە ئافرەت جاری وە هەیە نیوەرەگرێت سباسمان کرد لە پرسیاری پێشوو کە پرسیار دێم کرد جاری وای نیوی هەیە نیوەی ئەو ماڵە بوو ئەو کچەیە لەگەڵ ئەوەشدا ئەو کچە بەیانی کە شووە کات لای مێردی خۆیەوە خۆم پارە سەرف ناکە بۆ گوازبێنی و بۆ خواست کە کاتێک کە سێدە داوای ئەیخوازیێت ئەسڵ وایە کە مێردەکەی کە کوک پڕێکەوە دێتە پێشەوە بۆی ئەو پارەی بۆ سەرفەکە بەڵام لەگەڵ ئەوشدا نیوەی ماڵەکەی بۆ هەیە ئەگەر برای نەبوو لەگەڵیدا لێرە نیوەی ماڵەکە ئەبا نیوەی ماڵەکە ئەبا خۆ شەرت نییە جارەوە هەیە ئێمە ئەو کاتێک دامانە ماڵەکە 100 ملیۆنە ئافرەتەکە 50 ملیۆنی تر بۆ زوڵمی لێکرا زوڵمی نەکراوە جاری واش هەیە ئەگەر دوو ئافرەت بن نای دوو خوشک بن ئەو کاتە ثلوثان نای دوو لە سەرسیان بەرەکەی لە ماڵەکەیە لە نیو زیاتریان بەرەکەوێ جاری وایە ثلوثانیان بەرەکەوێ هەموو ماڵەکە بکرێت سێ بەشەوە بۆ دوو خوشکەیە بەڵێ لە هەمان شێوە عین بۆ خوشکی خۆت خوشکی دایک و باوکی خوشکی باوکی بەس وهروە خوشکی دایکیشمان هەیە کەوا خوشک و برای دایکی جاری وایە ثلوثیان بەرەکەی لە ماڵەکەیە و جاری وایە سوسیان بەرەکەوێت عین شەرتە سەرێکیان بەرەکەوێت جا بۆیە ئەو قسەی ئەوان زۆر دوور ڕاستیەوە ئەوان بۆش دوازنیانن هەرچی بکەن بەخوا بناگەن تەنها ئەو حاڵەتەیان بەرچاوکەوتووە کە کچ نیوەی کوڕوەرەگرێت ئەویان کێتە بیانەوەی بۆ خۆیان و ئیسلای پێناشی بێگومان ئەوش حکمەتێکی تێدایە بۆیە خۆی ڕەب العالەمین نیوەی برای داوە پێی بەڵێ لە حکمەتەکەی ئەوەیە یەکی لە حکمەتەکانی ئەوەیە ئەم کچەکە و باسمان کرد عنی کاتێک کە شووە کات ئەو کوڕێکەوە دێتە خوازبێنی کە دێتە داوای ئەو پاری بۆ سەرفەکە ئەم معزز مکەڕ ئەو پارێکیشی بۆ خۆی ئەمێنێتەوە ئەوە جیایە خۆی بۆ خۆی چاکەی پێوەکە خێری پێوەکە دینارێ خەرج ناگا بۆ سەرگیریەکەی نەخێر ئەو کاتە ئەو بیادە بووی سەر پێچەوانەی کوڕەوە و بەیانیش ئەو پارەش هەوکو دایکێتی هەچ کوڕ لە کوڕەکانی وەفات بکە هەر پاری بۆ هەیە باوکی وەفاتەکە هەر پاری بۆ هەیە بۆیە یعنی مەسرەفش و نەفەقا لەسەر مێردەکەیەتی جوانە بەڵێ بارك الله فيك مامۆستا کەسی مردوو پێشەوەی بمرێ وەسێتەکە سێرەکەی یعنی ئەوەی کە لی بەجێمێنە لە میرات یان خۆی کەسێکی دەستنەڕۆیە پارەی کەمی هەیە دروستە یان لەو پارەکەمە وەسێت بکە بڵێ سەیەکی ماڵەکەم بدەنە خەڵک بدەنە فەقیر بدەنە هەژاران بدەنە یەک پرۆژێکی داوی دروستە بۆ شێوەیە کەماڵەکەم بێ لەو فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتی دێ سەردانی سەعدی کوڕی مالیکە کات یا سەعد ماڵی سامانی زۆر هەبووە کاتە بۆ ینی وا دێتەوە کچێکی هەبووە یاخۆت دوو کچی هەبووە پێی خۆش ماڵەکەی بکاتە خێر بۆ لەڕێی خوا و لەڕێی بۆ فەقیران پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتێ دێتە خزمەتی دێتە لای سەعدی کوڕی مالک سعد لێت یا رسول الله ماڵی زۆرم مەیە دوای خۆم جێمێنێت وا هەستەکات نعنی وا مردن نێزیکەوە بووە حەزەکە وەسێت بکە ئەفەرمی یا رسول الله حەزەکەم دوو لە سەرسی ماڵەکەم بکەمە خێر وەسێت بکەم پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام نەخێر زۆرە هەی سعد فەرمی یا رسول الله ئەیکەمە نیوە فەرمووی پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم نەخێر نیوەش هە زۆرە لە پاشاندا فەرمووی کەواتە شتێکی کەم بۆ کەسوکارێکی خۆی بێنێتەوە فەرمووی وەثلوث وثلوث کەثیر ئەگەر لە ئەوشە هەرچەند زۆریشە یەک لە سەر سێ بەڵام هێشتان زۆرشە جا بۆیە ئەنی قەزەی وەسیەت ئەگەر بێت و ینی یەکو لە حەدیثەکەی سەعەددا هاتووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕازی نەبوو کە کەسوکار و میراتگەرەکانی بێبەش بن بەشی کەمیان بەرکەوێ بن بۆیە ئەنی پێی خۆش نەبوو پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم زوڵمیان لێ بکرێت یەخ یاخود بە فەقیری بمێننەوە بۆیە پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم لە حەدیثەکەی فەرمووی ئەگەر تۆ ئەو ماڵی کەوا بۆیان جێئێلی یەتەکەفەفونە بۆی کەوا بەشیان بکە و چاویان دەست خەڵکی نەبێت کارێوا بکە ئەو ماڵی کەوا هەتە بۆیان جێبمێنێ سوود لێ بینن قازانجی لێ بینن و دەستیان چاو خەڵکی نەبێت یعنی بە دەوڵەمەندی گیان بێڵی لەوە باشترە کە فەقیر بن و دەست لە خەڵکی بڵێ ئەوەیە اینجا وەسیەتەکەمان وەسیەتمان کرد قەزەی وەسیەت تەبعاً جۆری زۆرە یەکەم بەسمانە باسی کەین وەسیەتمان هەیە کەوا مستحبە وەسیەتمان هەیە واجبە وەسیەتمان هەیە حرامە وەسیەتمان هەیە مەکروهە لەم حاڵەتی کەوا ئەگەر ئینسان بێتەوە بزانێ ماڵەکەی ئەوەندە نییە وەسیەت بکات و هەروە ئەو کەسانی کەوا جێئێمەنی میلادگەلەکانی فەقیر و هەژارن لەو حاڵ نابێ وەسیەت بکات ما فەرمووی وەسیەت بکە مەکروهە و هەندێک جار وەسیەتەکەت حرامە بێت چۆن حرامە بێت ئەگەر بێتە ثلوث زیاتر بێت ئەگەر نیوە بێت یان ثلوثان بێت دوو لە سەر سێ بێت ئەوە لە شەرعدا دروست نییە جایز نییە و وەسیەتمان هەیە واجبە
ئەم مردووە کاتێکە لە ژیاندا بووە حەز لە سەری بووە کە تەرخەمی لێ کردووە عمری نەکردووە هەندێک شتی نەکردوکەوە لە شاعیرە و دروشمی ئیسلام هاتووە کە پێشتر توانیوێتی بەڵام بەڵام وەسیەتەکە ئەبێ جێبەجێ بکرێت پێشی ماڵەکەی بەشدا بەش بکرێت ئەبێ یەکەم شت سێری ئەو بکەن ئایا ئەو ماڵە ئەم مردووە قەرزارە ئەگەر قەرزار بێ قەرزەکانی بۆ ئادا بکەنەوە چ قەرزی خوا بێت چ قەرزی بەندەکانی بێت قەرزی خوا باسمان کرد حەج و شاعیرەکان و ڕۆژگرتنە ئەو شتانی کە هاتووە عیبادەتەکەەوە هاتووە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا فبۆیە لەم حاڵەتە نابێت لەبەر ئەوەی کەوا مەغدورە بن و ینی بێبەشە بن لە ماڵە تاسیرانیەکە بارك الله فيك باشا ئەوانەی کە میرات وەرەگرن یعنی ئەولەویە هەیە پێشتر هەیە بۆ نمونە ئەمە وەرەگرێ ئەگە ئەوە نەبوو اینجا ئەوەی تر وەرەگرەوەی لە دوایەوە دێ یعنی وانی کە حەج بکرێنەوە چۆن نییە طبعا مەسەلەی حەجبان بابەتێکی زۆرە حەجب زۆرن بەڵام ئەوی کەوا زیاتر ئێمە تشغین سەری یەکەم شت ئەتا کوڕ مابێ کوڕی خۆت کوڕەکەت نهاتە پێشەوە مەسە کەسێک کوڕی هەیە کوڕەکەی ماڵ منداڵی هەیە ئەو کەسەکە وەفاتەکە باوکی کوڕەکە منداڵەکانی بەی ناکەون بۆ کوڕەکەی ماوە لە ژیاندا ئەمە یەک دووەم قەزەی باوک ئێمە باسمەگەر فروع پێشترە لە پاشاندا ئوسوڵ عنی باپیران ئەگەر باوک مابێت باوک بەسەرەوە ئەگەر باوک مابێ بابا بەری ناکەوێ باوک مابێت دایک باوک بەری ناکەوێ کەی باوک نەما اینجا بۆ بابا دایک مابێت نەنک بەری ناکەوێ نەنک داپیرە ئەوەتە پێشتر و ئەولەویە هەیە لە دابشکردنی ئەگەر باوک مابێ عەفوەن ینی باوک مابوو برا خوشنیانە پێشەوەی شێوازێک فەرعی وارث و باوک ئێمە طبعا بەس براو خوشکی باوک برا خوشکی مردووەکە هەتا باوک و دایک مابن باوک و کوڕ مابن نانە پێشەوە ینی بەریان ناکەوێ ئێمە طبعا وەکو ڕوون کردەوە ئین شاء الله تعالی بۆ ئیسفادە زیاترکەین لە تەورەکەمان 6 جۆرە کەسمان هەیە لە میلات بێبەش نابن کەم و زیاد دەکەن بەڵام بێبەش نابن لە میلاتە یەکەم شت کوڕ و کچ کە بە کاتێکە بڵین کوڕ و کچ ینی کەس و کوچی مردووەکە کوڕ و کچ بێبەش نابن باوک و دایک بێبەش نابن بە هیچ شێوەیە ئەوەی سێمیان دوو ینی مێرد و خێزان مێرد و ئافرەت ژن و پیاو بێبەش نابن لە میلاتە 6 کەسن کوڕ و کچ باوک و دایک مێرد و ژن بە هیچ شێوەی مەحروم نابن لە میلاتە ئیلا مەگەر ئەو ئافەتە نەبێکەوە تەلاقی باینی دابێت سێ بە سێ تەلاق دابێت و ئەو بەری ناکەوێت کاتی عەدەکەش بێت بەری ناکەوێ بەڵام عەفوەن بەس تەلاقی ڕەجعیمان هەیە تەلاقی ڕەجعی ئەوەیە ئەگەر هاتوو مەسەڵەن کەسێک خێزانی تەلاق داوە ئێشتا عەدەکەی ماوە لە ئەثنای عەدەکەیە ئەگەر پیاوەکە وفات کات ئەو بەریەکەوێت یعنی تا دەرفەت هەبووە مێردەکە بێنێتەوە بژوان باشە مامۆستا لە قورئاندا باسی کەلالە کراوە کەلالە چییە؟ باسی کەلالە کراوە بەڵێ کەلالە ئەو کەسەیە کە کوڕی نییە و هەروەها باوکشی نییە بەڵام حەواشی هەیە حەواشیش چی لە مەسەلەی کەلالە هاتووە ئیجماعی صح عولەما لەسەر ئەوەن کەوا کەلالە لە سورەتی نیسادا هاتووە لە کۆتایی سورەتەکەدا هاتووە باسی ئەوەکە کە کەسێک وەفاتەکات لە دوای خۆی برا خوشکی جێهێشتووە یان ئافەتێک مردووە برا خوشکی دایکی جێهێشتووە زانیان ڕەحمەتی خۆیانی بێت خۆی منداڵی نییە خۆی منداڵی نییە فەرعی وارثی نییە باوکشی نییە لەو حاڵتەیە برا خوشکی دایکی هەیە جا ئەو حاڵتانە ئەمە تۆرەکە حەز ناکەم زۆر درێژیکەینەوە لەو حاڵتە دایک و برا خوشکی دایکی دوو حاڵتیان بۆ هەیە ئەگەر هات و دانێ بوون سوودسی بەرەکەوێ 1/6 بەرەکەوێ ئەگەر هات و دوان بەسەرەوە بوون ثلوثیان بەرەکەوێ 1/3 بەرەکەوێت باشە باقی ماڵەکە بۆ ئەو کەسانی کەوا ینی ئەگەر هات و مامەیان مابوو یاخود کەسێتریان مابوو بوان ئەمێنێتەوە بەڵام لەرە شتێکەیە ینی عولەما فەرموون ئەو ماڵی کەوا جێمێنێ کەسێکە مەسەڵەن کەلالەی جێهێشتووە دوای خۆیە برا خوشکی جێهێشتووە و باسمان کرد ئەگەر دانیە بوو 1/6 بەرەکەوێ ئەگەر دوان بەسەرەوە بوون ثلوثیان بەرەکەوێ 1/3 بەرەکەوێت بەڵام ئەو ماڵی کە جێمێنێت ئەگەر ڕێن بزان چێ ماوەگەر نەما بوو ئەگرێتە بۆ خەزینی دەوڵەت ئەگەرێتەوە بۆ حاکم و قازی
لەسەر ئەوە بنیانەدا بۆ بەیتمان لەگرێتەوە. بەڵام یەک خاڵێکە لەوە ئەوش ئەوەیە دایما ینی ئێمە ئەولەویمان هەیە دایما ینی وەکو باسمان کرد بابی حەجبمان هەیە بەڵام ئەگەر هات و کوڕ هەبوو باوک هەبوو برا خوشکی دایک باوکی هەبوو کاتە ئەوان بەریان ناکەوێت ئەولەوی هەیە. بەڵێ هاوسەر ینی هاوسەری پیا و پێش گواستنەوە و دوای گواستنەوە ئەوە چۆن چۆنی بەرەکەوێ؟ هەر کەسێک کە ئافەتێکی خواست کچێکی خواست ئەگەر هات و مارەیەکی حەقیقی بۆ لە شەرعدا باس کراوە لەمە باسییان کردووە پێوترێ نیکاح الحەقیقی عقد الحق حەقیقی یعنی حەق عقدێ بێت مارەیە بێکەوە دروست دامەزرا بێ بە پێی سونەت ئەو مارەیە کە دامەزرا ئەگەر هات و ماری بڕی بەڵام نەیگواستەوە ئەگەر هات لەو حەتە لەو حاڵەتەیە لەو فترە زەمەنیە لەو کات و ساتەدا ئەو کەسە وەفاتی کرد ئەو ئافەتە بەرێکەوێ میلاتەکە بەرێکەوێ ئەگەر دەخولش نەکردی بێت. بەڵام ئەگەر هات و پێش دخول تەلاقیدا ئەوەیشی بە ناکەوێت و عەدەشی نییە پێش دخولکردنای پێشەوەیکەوە بیگوازێتەوە و یعنی چۆن تەلاقیدا بێ ئەگەر مێردەکە خۆی تەلاقیدایان ئافرەتەکە داوای تەلاقکە ئەگەر مێردەکە تەلاقیدا بێت تەمان فەرق ناکات بەڵام مێردەکە تەلاقیدا بێت ئەوە بەرێکەوێ بڵێ لەمانەی مەبەست یعنی ئافرەتەکە داوای تەلاقکە باس میلاتەکەنی ئەمە قەزی مارەی جیاوازە نیو مارەکەی داتیە بۆ کەسی ئافەتێکەوە پیاوەکەی تەلاقیدا بێت پێش دخول بوون نیو مارەکەی داتیە وەکو میلات بەری ناکەوێ. بەڵێ مامەستا بۆچی کەسێک پێش باوکی بمرێت میراتی بەرناکەوێ؟ بەڵێ وەکو باسمان کرد لە مەسەلەی حەجبە یەکێ لەوانە ئەوەیەکەوە کاتێککە باوک هەبوو کوڕەزا بەری ناکەوێ بەڵام نەکێ لەم مەوزوعانی کە باسی کردی ئێستاتەوە تۆی بەڕێز مەوزوعی ئایا ینی یەکێ لە شروطی میلات ئەوەیە تحقيق الحياة الوارث عند موت المورث یەکێ لەو خاڵانە ئەوەیە ئەبێ تحقیقکەی يعني لێکۆڵنەوە بکەیت لەوەی کەوا ئایا ئەو کەسێکەوە ئەم میراتی بەرەکەوێ ئایا کاتێک کە مردووەکە مردووە ئایا لە ژیانە بووە بۆیە ئەوە خاڵێکیانە و ڕوونکردنەوە بۆ ئەم خاڵە ئەوەیە ینی حکمت لەوەیەتە ئەو کەسێک کە باوکیان وەفاتیان کردووە منداڵانەی کەوا جێماون علەما فەرموون ڕەحمەت خۆیان لێبێت ئەتوانن ناخۆیانە وەسیەت کەن یا مەسەڵەن بۆ نمونە ئەو باوکە ئەو باپیرەی کەوا باپیری منداڵەکانە کە کوڕ و کچی منداڵەکانی خۆیەتی ئەمەکە باپیرەیان ئەتوانێت وەسەتیان بۆ بکە بۆ کەسوکارەکەی بۆ میلاتگەرەکانی کەوا ئەوان بێبەش نەکەن بەڵام لەگەڵ ئەوەشتا ئەوان بەریان کەوتووە کە باوکیان وەفاتی کردووە ماڵتەیان بۆ جێماوە مەبەست باوکیان ینی پێش باپیریان وەفاتی کردووە یان دوایەوە ئەگەر باوکەکە پێش باپیریان وەفاتی کردووە بەری ناکەوێ ئەی وەسێتەکە ئەوە جێبەجێ ئەکرێت بۆچی وەکو بەشە میرات یاخود وەکو بەشە میلات نەک بۆ بەشە میلات وەکو چاکەیەک بەڵێ وەکو چاکە لەگەڵیانە ئەوان هەتیون و چاویان دەستیان ئەبێت و ئەمان مامەین و کەسوکاری ئەوەن وەکو وەسیەت چاکەی لەگەڵ ئەو منداڵانەی کەوا هەتیون جێماون دوای باوکیان بەڵام وەکو حکمت نانی باسمان کرد ئەو باوکە کاتێ وەفاتی ئەوش ماڵی هەوە طبعا الله أعلم ئین کە ماڵی هەبێت بۆیان جێماوە ئەوەی خۆیان بەرکەوتووە بۆی لە ئەسڵا بەریان ناکەوێت یەکی لە حکمەتەکانی ئەوەیە. باشە لە مەسەلەی میرات باسی ڕق دراوە ڕق مەبەست چیە لی؟ مەوزوعی ڕق وەکو باسمان کرد لە مەوانعی میراتاتە یەکێک لەوەی کەوا ڕێگرە لە میراتگیری بەشی میراتگیری بۆ کەسە لە میلات بۆ کەسە یەکێک لەوانە سۆی سێ خاڵە لە مەوانعی میراتە یەکی لەوانە ڕق واختلاف الدين وقتل ڕق ئەوەیە کە کۆیلەیە چکە وەلەکم ئاتەکە فەرمێتی وەلەکم نیصف ما ترك وەلەکم ئەو لامی تەملیکە ئەم عەبدە هیچی نییە خۆی ملکی پیاوەکەیە خۆی مەملوکە بۆیە کۆیلە نەمیلاتگرە بێت و نابێتە ئینش نەمیلاتگرە بێت و نە ئەتوانێت بێتە وارثش. بەڵێ کەواتە کۆیلە پێویستەکە ئازاد بکرێت اینجا حڕ بێت ئەو کاتەش کە حڕ بوو وەکو باسمان لە ئەسبابی میلات باسمان کرد الوەلاء کاتێک کە حڕ بوو
کە چۆ ژیانی خۆیەوە ژیانی حڕەتی خۆیەوە ئازادی خۆیەوە لەو کاتێ ئەگەر بێت و ئەم کۆیلەیە کە دوای سار ڕزگار بوو حڕ بووە کە سوکاری نەبوو فەرعی وارثی نەبوو ئەو ماڵەگرێتەوە بۆ مەلوکەی بۆ سەیدەکەی لەبەی نعمەتی بەسەری هەیە ئەو ماڵە بۆ گەڕێتەوە ئەسبابی میراث باسمان کرد وەلا نەسەب کە لە مۆزوعەیە بەڵێ باشە کوڕێک باوکی بکوژێ یاخود بە پێچەوانەوە باوک کوڕەکەی بکوژێ ئەمە میراتی بەرەکەوێ و بۆچی ئەوانە یعنی ئەوانی کە دەبنە مانعی میرات وەرگرتن هەرو سیانەیە بەڵێ لەو خاڵانە باسمان کرد باسی قاتلمان کرد بەڵێ پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵاتو وەسەلام لا يرث القاتل المسلم لا يرث القاتل من ورثته شيء پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەو کەسەی کە قاتلە لە میراتەکەی باوشی یاخۆ کەسێک کوشتوێتی هیچ بەرناکەوێ بۆچی بۆتە هەوکارێکەوە یعنی دەست پێشخەری کرد یاخود پەلەی کردووە لە کوشتنی وارثەکەی مۆریثەکەی ینی پەلەی کردووە کوشتنی بۆی کە ماڵی بەرکەوێت ماڵی بۆ مێنێتەوە هەستاوە کوشتێتی بۆی کە کوشتێتی هیچی بەرناکەوێت و محرومە بێت بە نەقیضی قەزدی خۆی معاملەی لەگەڵا کرێ بەڵێ ئەو بەسێ زوو دەستکەوێ من استعجل الشيء قبل أوانه عوقب بحرمانه جوانە باشە ماوەستا لە کۆتاییە ئامۆژگاری چییە بۆ کەسانەی میرات نادەن بە خوشکەکانیان یان هەر نایدەنە کچ دیاردەیەکە لە ناو خەڵکە هەیە بەڕاستی ینی دیاردەیەکی زۆر ناشرینە بەڕاستی زۆر ناشەرعیە بەڵکو و توش غەزەبی خوا ئەبن و کەسانێکەوە ئەمە کار و کردەوەیانە بەڕاستی ئەمە من پیام بۆ مسلمانان هەیە بۆ هەموو کەسێک هەیە ینی بڕاستی لەو بۆ زۆر تەقسیریان هەیە بەڵکو زوڵمەشەکەن لەو ستەمەکەن لە میلاتگەلەکانیان ئێمە ئەبینی بە تایبەت خەڵکی دەشتەکان ینی زۆر جار بۆی کە کەم زانیاریان کەمە لەو بارەوە سێ دەکەیت ینی لە زەویزاریانە لە قەزەی ملک و فەلاحەتیانە کە سوکارەکانیان کچەکانیان بەشەکەن ئافەتەکان بە تایبەت ئافەت زەعیفەیە خاوەن چکە ئافەت زۆر جار ینی شەرم و حیاکەی وای لەکات نەتوانێت باسی بەشە ماڵی خۆی بکە ڕاستم براکانی غەدری دەکەن بەڕاستی ینی پەنا بخوای گەورە توشی غەزەبی خوا بن توشی سزای خوای گەورە ئەبن وتأكلون التراث أكلا لما بەڵێ ینی سەرەکەیت بە زوڵم بەستم ماڵی کەسوکاری ماڵی کچەکانیان ماڵی خوشەکانیان ئەخۆن بی ئەوەی کەوا بیر تەقوای خوای گەورە بکەنەوە کەواتەوە حەقیقە ڕۆژ قیامەت خوای گەورە پرسیاریان دەکات وەڵامی بۆدانن بۆ قیامەتیان بەڵێ ینی بە تایبەت ئێمە زۆر جای بینین ینی ناو خەڵکی عەشایر یاخود خەڵکی کەوا سۆزێک کەم زانیارین کەم زانستن شەرعیان هەیە سەرێکی لەو بابەوە زۆر تێکەوتنە سەرێکی لە مەسەری ئافەتیان بەش کردووە یان حسابی بۆ ناکەن یاخود هەر ئیسڕنەوە یاخود هەر بیری ناکەنەوە ینی جاری وایە بەلایەنەوە عیب ببنێن ئافەتەکانمان بەریانەکەوێ یاخود جاری وایە ینی کەسی وایان تێیە ینی جارەکە غەیرە ئەکات ئافەتەکەمان شووی کردووە بۆ جاتری میلاتی بدەینە و بەشە ماڵی بدەینە یخوا داینەوە بەی بەڕێزم ئەی مسلمانی بەڕێز ئەو بەشە ماڵە خوای گەورەت لێرەش ئەتوانین بڵێن بەو کەسانی کە مولحدن ئەوە ئیسلامەکەی ئێمەیە لێرەش ینی ئافرەتی پەراوێز نەکرداگە کچ بوو ئەبێ بەشی بدرێتێ چ لە ماڵ و چ لە میرات و لە زەوی وزار ئەبێ بەشی خۆی بدرێتێ بەڵێ لا شەک ئەو ئاینی پیرۆزی ئیسلام هەمووی حکمەتی تەیە لە هەموو ئەو یاسا و ڕاستەیە کە دایناوە بۆ ئێمە هەمووی حکمەتە بۆ ئێمە و بە تایبەت قەزدەی ئافرەتە قەت بێ بەشی نەکردووە ینی ئەوانەی کەوا قساکەن بە لەو بارە و قساکەن بە ئیسلام واللهی حەق دیان هەیە ینی بەڕاستی ینی دژایەتەکەیان وای لیان کردووە ڕق و چینیان وای لیان کردووە حەقیان لەبیر نەماوە بۆ ینی نەسیحەتم وایە نەسیحەتم وایە بۆ مسلمانان تەقوای خوا بکەن لەو بارەوە ئەو بەشە ماڵێکە خوا بوانی داناوە ئەوە ئیسلام دایناوە قورئانی پیرۆز دایناوە بۆ ینی وەسیەتم وایە بۆ هەموو مامۆستایان و برایانی قوتابی و زانستی و ئەنە هەوڵدن ئەم بوارە ئەم مۆزوعی میلات و مۆزوعی دابەشکردنی میلاتە خۆی بدەنێ بۆی کەوا زیاتر ینی زانستی شەرعی ناو مسلمانان بەربڵاو بێتەوە شتێک زۆر باز بکرێ لە مێشکە ئەچەسپێ یانێگە مامۆستایان پێی هەڵسن و خەڵکی لەسەر ئاگدار بکەنەوە ئەو بەشە ناخورێ بەڵێ لا شەک ینی ئێمە ئەرکی سەر شانی خۆمان مامۆستایانە بێ لەم بەرنامەش خوازای ئەو داتەوە بارەکە الله فیکم ینی توانیتان کەوا بانگەشی ئێمە بکەن بۆ ئەم بەرنامەیە
يعني حقيقة جي خويبو خوات زای لكاتي خێرتان خويا أبو ئەزیێتان کێشاو بارەکە الله فیکم. وسلامتك جزاكم الله خير. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست، لێرەدا هاتینا کۆتایی ئەم بەرنامەش تا بەرنمەیەکی تر و دیدارێکی تر بەخوای گەورتان دەسپێرین. خواتان لەگەڵ، والسلام عليكم ورحمة الله وبركاته. ولا تتبع أهواءهم عما جاءك من الحق لكل جعلنا منكم شرعة ومنهاجا